من مامۆستای بووم لە مەعهەدی فنوونی جەمیلە 5 ساڵ دەرسم پێوتوو. ئەبێ چی بوو مامۆستاکەی بڵێ؟ کاک حکمەت پەڕەیشت لە گوڵەکەی بەرنامە هەڵوەری دوێنێ پەیامەت چییە؟ وەکو یەشێک لە پەیامم ئەوەیە پەڕەیەک هەڵەوەری و بەڵام پەڕێکی جوانترێتە شوێنی. ئەوە هەدیفی بەرنامەیە. ئێمە کە ڕۆشتین خۆبێت نامەیەک بەجێ بێڕین بۆ ئانەی دای خۆمان. ئەو نامەش هەیە و ئەگەر دیبێتان ئێستا لە لفکۆلیرەوە لەوێن بەرنامە ڕۆی لەگەڵ بەرجانان ڕۆی و لەگەڵ نەرمینان ڕۆی. بەڵام ئێمە بێ هەوڵبین بەرنمەیەکی بەرنامە دروستکەنەوە هەتاکۆ و نووسەرە جوانانە ببێت ئەو ئەکتەرە جوانانە هەبێ یەخوا هەموو تەمەن درێژ بن. ئێمە هەین مادەم میلەت هەیە و ئێمەش تۆزی ژێرپێی میلەتین مادەم ئێمە هەین ئەوان هەبن ئێمەشین. کەی بوو کۆتا سەڵ لەگەڵا کرد؟ وەڵاهی هیچ چێکولم کەی بوو چوون سەردانم کرد کاکە. بەڵام من تۆزێک زەعیفم لە بەرامبەر نەخۆشی و شتانە تەحمل ناکەم ببینم. چی پێوتی؟ چکە من مامۆستای بووم لە مەعهەدی فنوونی جەمیلە 5 ساڵ دەرسم پێوتوو. ئەبێ چی بوو مامۆستاکەی بڵێ؟ فێرم کردووە کە خۆپەرز نەبێ، فێرم کردو کەوشەی ڕاستەقینەی بڕێتەوە، فێرم کردووە کە خاک و ئەرز و ئاو ئێمە هەر ئێمەژین و ژیانمان بۆوانە.